لەوانەکەی پێشوو باسمان لەوە کرد کە لەو پەرەگرافەمان کۆڵیەوە کە سوکرات لەبارەی کالیکلیسەوە قسە دەکا، چونکە کالیکلیس لە مۆزوعەکە لا دەدا و ئەمەش کاری سۆفستاییەکانە کە دایمە دایانەوێ ئەو مۆزوعی هەیە بیانە شەخسی بکەنەوە، ینی لەوەی کە گشتیە دێن بەوەی کە شەخسی و کەسیە، لەبەرەوە دەکەوێتە هەرجووکردنی سوکرات و سوکرات و فەلسەفە، ینی ئەوەی کە بیرکردنەوەی فەلسەفی کە بیرکردنەوەی فەلسەفی هی مناڵانەوەی قۆناغی هەرزەکاریە و ئەگەر ئینسان زۆر پێوەی خەریک بە خراپە و ئاوایە و ئاوایە. سوکراتیش تەبەن واژ نیشان دەدا کام شتانە دەڵێەوە مینە دەکات عەلا ئەساس دەیەوێت سوکرات کۆمەکی سوکرات بکا بۆەوەی لەو شتە خراپە دووری خاتەوە و لەلایەوە سوکرات کەسێکی باشە و ئەم خۆشی دەوێت و ئەم دڵسۆزیەتی و وەکۆ قسانەی کە دەکرێت دێتەڵێ من لەبەر تۆمە واز لەو شتانە بێنە و وەرە ئەو ڕێڕاستە بگرە و ئەوە ئاوایە و ئیتر بە ناوی ئەوەی کە دڵسۆزم بۆ تۆ ینی قسە دەکرێت. سوکراتیش تەبەن هەر وەکۆ ئەو قسە دەکات دەڵێ تۆ سەلماندت کە دڵسۆزی تو کە سەلماندت کەسێکی سەریحی وەکۆوانی تر نیت ینی قسەکان ناشاریتەوە ڕاستەوخۆ قسەم لەگەڵ دەکەیت وە تۆ زانایشی چونکە سینیەکان هەمووی باسی زانایی تۆ دەکەن، لەبەرەوە ئەم سێ خاسیەتەتیایە تۆ ئەو بەردەی کە زێڕی پێ تاقی دەکرێتەوە کە زێڕە یا زێڕنی، لەبەرەوە منیش وەکو معدەنی خۆم دەخەمە بەردەم تاقیکردنەوەی تۆ تاوەکو تاقی ببێتەوە ئایا ئەمە وایە کە تۆ دێڵی من معدەنێکی باشم هەیە زێڕە و بەڵام ئیتر من خۆم بە شتێکی تر پۆشیومە و بە دەمامکێک بۆشیومە بە ڕوتوشێک شتێک بە شتێکی هەرزەکارانە ڕوتوشم کردووە نام بابزانین وایە تۆ کەسێکی زۆر گونجاوی بۆ ئەوەی من وارێک ساسکەی بۆ ئەوەی من معدەنەکەی خۆمی تیا تاقیکەم. تەبەن نادەنە نەو قسانار وا دەکرێت ینی دەڵێن کەسەکە معدەنی باشە، تەبەن معدەنی باشە بەڕاستی ئەمە قسەیەکی زۆر بێمانایە. معدەنی باشە ینی چی؟ ینی کەسانێکن بە تەبیعات معدەنێکی باشن و کەسانێکی شەن معدەنی خراپن، ینی هەر لە خۆیانە کە لەدایک بوون تەبیعات فەرق و لە پەیدابوون یانە فەرق و جیاوازی کراوە. بێگومان ئینسانەکان لە ڕووی تەبیعیەوە لە ڕووی تەبیعەتەوە جیاوازن، بەڵام تەبیعات چاکە و خراپەی کەسەکان تەحلیل ناکات. تەبیعات بۆ معنایی هەندێک کەسەیە هەر بە تەبیعات هێمنن، هەندێک کەس هەر بە تەبیعات تووڕن توندە تەبیعەتن وەکو خۆمان دەڵێ، هەندێک کەسەیە بێدەنگە، هەندێک کەسەیە شەرمنە هەر بە تەبیعات دەمەیتایە، بەڵام ئەمانەی کە تەبیعین لە ڕاستیە وەکو بڵێ ئەوە نیشان نادەن کە ئەو کەسە چاکە. بۆ نمونە ئەو کەسێکە بێدەنگە بە تەبیعات دەکرێت ئەم بێدەنگیەی لە شوێنەکە شتێکی خراپی لە ڕێگەوە بکات، ینی بەهۆی بێدەنگیەکەیەوە لە ناو بێدەنگیەکەی خۆیان خەریکی فرت و فێڵ بێ لە بەرامبەرەکەی. کابرا هێمنە بەم هێمنیەی خۆی دەرەوەی خۆی دەخەڵەتێنێ کە کەسێکی هێمن و چاک و ئاوایە، ینی تەبیعات ئەو خاسیەتانی کە هەیە دەکرێت فعلەن هێزی خراپە لە ناو ئینسانە بەکاریان بێنێ. لەبەرەوە ئەم شتانە بەڕاستی چاکی و خراپی هیچ ئینسانێک دیاری ناکەن، چونکە مۆزوعەکە ئەوە نییە تۆ بە تەبیعات هێمن بی ینی لە هەموو شوێنەکە هێمن بی، مۆزوعەکەش ئەوە نییە تۆ لە بەردەوام تووڕە بی، مۆزوعەکە ئەوەیە تۆ لەکوێ تووڕە دەبی لەکوێ هێمن دەبیت، لەکوێ ناحەقیە تووڕە بی لەکوێ ناحەقیە هێمن بیت بێدەنگ بیت. لەبەرەوە بوونی تەبیعەتەکە لە ڕاستیات چاکی و خراپی کەسەکە دیاری ناکات. بەس سوکرات تەمان لێرە وەکەوەی کە ئەو ئاوا قسە دەکا ئەمیش قسەکانی وەک خۆی وەردەگرێ
بەجددی مامەڵەی لەگەڵ دەکەەوەیش بامان شێوە جوابی دەداتەوە تۆ خۆت دەڵێ من کەسێکی ئاوام ئیدعای ئەوە دەکەی کە ئەوەیت و ئەوەیت منیش دەڵێم باشە تۆ ئەوەیت و وەرە بە تۆ من تاقیکەرەوە. اینجا بەبزانین گفتوگۆکە بەرەو کوێ دەڕوە. تاوان دوای ئەوەیە ئەو پێی وایە قانونی سروشت قانونی ڕاستەقینەی گردون و تەنانەت جیاری مرۆیشە. قانونی سروشتیشدای ئەوەیە ئەوەی بەهێزە دەبێت زاڵ بێت بەسەرەوەی کە لاوازە و ئەوەی بەهێزە و زاڵ دەبێت ئەوە لەو شتانەی کە هەن زۆرتری دەبێت بەرکەوێ لەوانەی کە لاوازن و حسەی بەشی ئەو زیاترە لە بەشی هەمووانی تر. تەمان نەگەر بەشی زیاتر لای ئەو پێی وایە ئەسەن ئەوانەی لاوازن هەر بەشیانی ینی ئەوەی بەشی لاوازەکانیش بۆ بەهێزەکانەوە کۆی کە لە نمونونەکەی هێرقلا دێنێتەوە. اینجا بزانین سوکرات چی دەڵێ؟ سوکرات لە دوای ئەوەی کە ئەو شتانە باز دەکا کە تۆ ئەو خاستانە تایە ئیتر وەرە بە ببەرە بوارێک بۆ تاقیکردنەوەی من تا ئەوە دەرکەوێ مادەنەکەی من چاکە یاخراپە. دوای ئەوە دەڵێ ئەڵێ تەبەنەگەر من ئەو گەرە و پەیمانم شکان تۆ ئەو بەردە بووی کە ئەو تێزابە بوو یا کە زیار تاقی دەکاتەوە ئەو تەبانەوان دەڵێن بەرد دیارە بەردێکە بۆ ئەو کاتە مادەنەکانی تاقی کردێتەوە. ئەڵێ ئەوە من پەیمانت پێ دەدەم کە بێمە ناوە تاقیکردنەوەیەوە ئەگەر لە شوێنێکی شا هەڵاتم ئەوە تۆ دەتوانی بە کەسێکی ترسنۆک ناوم بەری کە دەترسێت لەوەی چۆنە وەک ئەوەی کە هەیە ئاوا دەرکەوێت ینی وەک خۆی چۆنە دەرکەوێت حەقیقەتەکەی ئاشکراوێت. اینجا دوایەوە دەڵێ پێم بڵێ بە پێی سروشت و بە پێی بۆچوونی تۆ و پندار ڕەواکاری چییە؟ ڕەواکاری لەوەدایە بەهێزەکان مڵک و ماڵی لاوازەکان بەتاڵان بەرن، لەوەدایە ئەوەی کە باشترینە زاڵ بێ بەسەر ئەوەدا کە خراپترینە، لەوەدایە ئەوەی پایە بەرزە زیاتر لەوە بەرێت کە پایە نزمە. گەر هەڵە نەبم و لە یادم نەچوو بێت لای تۆ ڕەواکاری ئەمەیە. کالیکلیسیش دەڵێ بەڵێ ئەوەی کەوتت هەر ئەوەی و منی شەر ئەوە دەڵێمەوە. دوایەوە ئیتر شتەکە پێچەوانە دەبێتەوە لە ڕاستیە لە جیاتی ئەوەی کالیکلیس بێت ببێتە بوارێک بۆ تاقیکردنەوەی ئەوەی کە سوکرات دەڵێ لەبەرەوەی کالیکلیس خۆی تەرحەکەی کردووە ینی فکرەکەی تەرح کردووە کە سروشت حکمی گەردوون دەکا. سوکرات لە ڕێگەی پرسیارەکانەوە فکرەکەی ئەو دەخاتە ناوچەوە ناو تاقیکردنەوە. ئەمە تەبان لەبەرەوەی فکرەکەی ئەو هینە اقتراح کراوە پێشنیار کراوە ئەو شتەکانی پێشنیار کردووە تێزەکە هیەوە و ئەم دەبێت ئەو تێزە تاقیکاتەوە. ینی کالیکلیس هەر خۆی فکرەکانی سوکرات ناخاتە ناو تاقیکردنەوە لە جاتیەوەی فکرەکانی سوکرات تاقیکاتەوە و بێ مناقەشەی ئەو فکرانەی سوکرات بکە دەچێت لە بەرامبەر فکرەکەی سوکراتە فکرەیەکی تر تەرح دەکات پێشنیار دەکات. ئەم فکرەی کە پێشنیاری کردووە اینجا سوکرات پرسیاری لەبارەوە دەکات. ئەڵێ باشە مەبەست لە باشتر و زاڵتر چییە؟ ئایا ئەم دوانە لای تۆ هەمان شتن؟ ئەو کاتێک قسەت دەکرد من بیرم لەوە دەکردەوە کە تۆ دەتەوێت ئەوەی زاڵترە بە بێستری ناوبەریت. ئایا ئەمانە دوو شتی جیاوازن؟ یانی زاڵتر و باشتر هەمان شتن یا دوو شتی جیاوازن؟ لەو نمونەوە کە هێناتەوە وا تێگەیشتم دەتەوێت بڵێ دەبێت لاوازەکان ملکەش بن بۆ بەهێزەکان. تۆ بۆ ئەمەش باست لە دەوڵەتە گەورەکان کرد کە چۆن دەوڵەتە لاوازەکان داگیر دەکەن چونکە بەهێزتر و زاڵترن و لە مەشدا پەیڕەوی لە یاسای سروش دەکەن. ئەوە تەمەنەوەی ئەو نمونەی کە لەسەر داریۆش دەێنێتەوە کە جوم دەکات بۆ گریک کەڵێەوە بە پێی قانونی سروشتە چونکە ئەمان بەهێزترن لە بەرەوانەی بەهێزن دەبێت بەسەرەوانە بدەن کە لاوازن و مڵک و ماڵەوە هەیەە بە خۆیانی بن. ئەڵێ ئەوەشی دەیکەن چاکە
چونکە ئەوەی بەهێزتر و زاڵترە لەگەڵ ئەوەی کە چاکە هەمان شتن. اینجا پرسیارەکەی سوکراتەم هەیە، ئایا ناکرێ مرۆڤێک لە بەهێز و لاوازەکان بەهێز و لاوازەکان بێت و لەگەڵ ئەوەشدا چاک بێت؟ مرۆڤێکیش لە بەهێز و زاڵەکان بێت لەگەڵ ئەوەشدا خراپ بێت؟ تکایە بەڕوونی ئەمانەم بۆ پێناسە بکە و پێم بڵێ زاڵتر و بەهێزتر لەگەڵ چاکتر هەمان شتن یان جیاوازن؟ طبعا کالیکلیس دەڵێ باشە ئەوە من بەڕوونی ئەوەم ئاشکرا کرد کە ئەوانە هەمویان ئەنی هەردووکیان هەمان شتن جیاواز نی. لێرە تەمان زانی سوکرات لە ڕێگەی چیەوە فکرەکەی کالیکلیس تاقی دەکاتەوە. طبعا کالیکلیس دەڵێ ینی بنەمای باشی لە لای بەهێزیە، ئەوەی بەهێز بێ باشە لەبەر ئەوە ڕەوایە زاڵ بێ بەسەر ئەوە کە بێهێزە، چونکە ئەوەی بێهێزە ئەگەر ئەوەی بێهێزە باش بێت کەواتە ئەوەی بێهێزە خراپە. لەبەر ئەوە ئەوەی بێهێزە ڕەوایە سروشت قانونی سروشت ڕەوایەتی پێبەخشیوە کە زاڵ بێ بەسەر ئەوە کە بێهێز و خراپە. سوکراتیش پرسیارەکەی ئەلێرایە، ئایا ئەوەی بەهێزە چاکە ئەوەش لاوازە خراپە؟ دەوڵەتێکمان هەیە بێهێزە، دەوڵەتێکیشمان هەیە بەهێزە، ئایا لەبەرەوەی ئەو دەوڵەتە بەهێزە ینی بەهێزیەکەی لە چاکیەوێتی یا چاکیەکەی لە بەهێزیەوێتی نەکە بەهێزیەکەی لە چاکیەوێتی، یا وەکو لە شتێکی ترەوەیە لە خراپیەوە بەهێزە. هەر لە ناو ئینسانەکانیشە ئینسانی بەهێزمانەیە و ئینسانی بێهێزیشمانەیە، ینی ئەوانەی بێهێزن لە خراپ دەکرێت ئاوا بڵین، ینی ئێمە پرسیارەکەی سوکرات هەر فعلەن دەبێ ئاوا بکرێت، هەرچەنە ئەو دەڵێ ئەوەی بەهێزە باشە ینی چی؟ ینی هێز ئەساسی چاکەیە، بەڵام ئێمە دەتوانین بۆ تاقیکردنەوەی پرسیارەکە بۆ زەمینە سازی بۆ ئەوەی ئەم فکرەیە تاقی بکەینەوە بزانین ڕاستە یانە، دەتوانین ئاوا بڵین ئایا بەهێزی هەر شتێک بەهێزە لە چاکیەوە بەهێزە لە چاکیەوەیە بەهێزە وە شتێکیش بێهێزە لە خراپیە و شتەوەیە بێهێزە؟ ئایا هێز و چاکە ئەو ڕەبتەیان هەیە بە یەکەوە و ڕەبتە ئۆنتۆلۆژیە، ینی ئەمیان چی بوو ئەوی ترشیان ئاوا بێ، ئەمیان ئەگەر چاکی هەبوو ئەوە دەبێ ئیلەنا بەهێزیشە بێت، ئەگەر خراپیشە بوو دەبێ لاوازی هەبێت. تەمان ئەمە لە سیرکردنێکی بچووکی ئەوەی کە ئێمە هەر خۆمان بینیومانە ئەمە هەڵدەوەشێتەوە. بۆ نمونە ئەو ڕژێمانی کە بوون لە ناو دەوڵەتی مۆدێرنە، هیتلەر بەهێز بوو بەس چاک بوو، سەدام بەهێز بوو بەس چاکی ئەو هێزەی پێدا بوو. ئەمانە هەموو شتانێکن ئێمە دەیبینین. طبعا بەپێ ئەم تەسەورە هیتلەر لەبەرەوەی بەهێزە چاکە، طبعا هیتلەری ژەر خۆی لەم تەسەورەوە ینی ڕێگەم تەسەورەی هەبووە، ئەگە کاتێکە نەکەی دەخوێنیتەوە ئەوەی خەباتی من ئەو کتێبەی کە خۆی نووسیوەتی هەر ڕێک باسی ئەمە دەکات، دەڵێ ئەوانەی بە تەبیعەت نوقسانن دەبێت فعلەن لەناو ببرێن، ئەوانە ینی بە هاوڵاتی حساب ناکرێن. لەبەرەوە پێویستە ئەمانە بۆچی؟ چونکە دواتر لە نەوەکانە خەڵکی نوقسان و لاواز دەخەنەوە و ئەم جەستەیەکی ساغی بەهێزی دەبیست، جەستەی ساغی بەهێز لای ئەو جەستەی باشە
ینی کەسەکەش باشە گەر جەستەی ساغ بێ ینی وەکو بڵێ کەسێک بە نوقسانی پێ پەیدا بووە ئەم کەسە لەبەر ئەوەی تەبیعەت بە نوقسانی دووسی کردووە خراپە بۆیە بە نوقسانی دووسی کردووە ینی نوقسانیەکەی بێزیەکەی نیشانەی خراپەتی وەکو بڵێ تەبیعا غەزەبی لێگرتووە ئاخر دەی ئەمە لە کێوە لێگرتووە ینی ئەمە خۆ هێشتاکو ئەمە پەیدا بووە ئاوایە ینی هێشتاکو خۆ ئەوینەی نەکردووە و ژیانەی نەکردووە تا بزانین ئەمە خراپە تاوەکو غەزەبی لێ بگرێ ینی نە ئەم مسبەقەن ئەمە هەر غەزەبی لێ گرتووە بەل لەوە چونکە تەبیعەت زانیوێتی ئەمە خراپە بۆیە ینی ئە لێرەوە ئێمە دەکەوینە ناو بیرکردنەوەیکی زۆر خوراپی لە ڕاستیە جا ئەم تەسەورەی کالیکلیس تەسەورێکە کە فعلەن هەموو ئەوانەی کە بڕوایان بەهێزەیە پێیان وایە هێز سەرچاوی چاکەیەوە بەهێزی بە چاکی دەبینن هەمووی لەم تەسەورەوە هاتووە وە لاوازەکان خراپن بەهێزەکان چاکن ئەو تەسەورە داروینیە کە باسی ململانێ لە پێناومانەوە دەکات کە ئەوانەی لاوازن لە ناو سروشتا نامێنەوە چونکە توانای مانەوەیان نییەوە فعلەن بۆ لە ناو چوون باشن چونکە ئەوانە جۆرێکی باشنی جۆرە باشەکان کە بەرگە دەگرن لەگەڵ سروشتا خۆیان دەگونجێنن ئەوانە دەمێننەوە لەبەرەوە مانەوە بۆ چییە بۆ بەهێزەکان کەواتە بە پێی قانونی سروشت بەهێزەکان باشن بۆیە مانەوە بۆ ئەوانە وە لاوازەکان خراپن بۆیە نەمان بۆ ئەوانە ئەمە تەبان تەسەورەکەیە بە عام و ئەم تەسەورەکە نەک لە ئاستی تاکە کەسا لە ئاستی خێڵەکانە لە ئاستێکی زۆر بەرزە پراکتیزە کراوە ینی بۆتە جۆرێک لە ئایدۆلۆژیایە جا سوکرات ڕێک ئەم تەسەورە تاقی دەکاتەوە لە ڕێگەیەوە ئایا ئەوەی چاکە و ئەوەی بەهێزە و زاڵە یەکن تەبان ئەگەر ئێمە سەیری چاکی بکەین چاکی داوای زاڵیەتیمان لێ ناکا بۆچی کە چاکی علاقەی بە دامەزراندن و تەکوین و پەیدابوونەوەیە بەڵام زاڵیەتی علاقەی بە وێرانکردن و ئەوانەوە هەیە ینی هەموو زاڵیەتیەک ڕاگرتنی تەکوینی ئەویترە و وێرانکردنیەتی ئەوەی لاوازە ڕێگەل لە بوونی دەگیرێت کە پەرە بسێنە و بڕوا بەڕێەوە یانی لە جاتی ئەوەی دایمەزرێنێ ئەویتر دامەزرێنێ ئەویتر چی دەکا وێرانی دەکا لە ناوی دەبا و هیچ زاڵبوونیەک بەبێ وێرانکردن وجودی نیە ئەمەی کە لە تاریخا هەمووی دەخوێنینەوە ئەمە هەموو بەرهەمی زاڵیەتی ئەم هەموو وێرانەیە کە لە ناو تاریخا هەیە لەبەرەوە زاڵیەتی وێرانی دروست دەکا ئەگەر ئاوا بێ کەواتە تەبیعەت وێرانکەرە و تەبیعەت لەگەڵ گەشەکردن و دامەزران و ئەمانە نییە تا تەبیعەت لەگەڵ کەونان نییە لەگەڵ پەیدابوونان نییە لەگەڵ فەسادایە لەگەڵ تیاچوون و لە ناوچوونایە جا ئەم تەسەورە وەکوتم لە کاتێکا کالیکلیس لەو سەردەما تەرحی دەکا و ئەمە لەوانەیە تەسەورێکی جۆرێک بوو بێت لە گوتاری ئایدۆلۆژی و فکری لەو سەردەمەی گریکە ینی بەڵام ئەمە درێژەی هەیە دواتر تەبەن لە گوتاری فکری ئەنگلۆسەکسۆنیە ئەمە هەرتر دەبێتە تیۆرێکی زۆر بەهێز بەتابەتی لای هۆبس تەبەن ئەم تەسەورە گەردوون لەسەر ئەساسی ململانێ و ناکۆکی تەفسیر دەکا پێی وایە لە ناو گەردوونە بەردەوام ناکۆکی و ململانێ هەیە نەک ناکۆکی ململانێ هەیە و دەرەنجامی ململانەکەشەوەیە ئەوەی بەهێزە زاڵ دەبێ بەسەرەوەی کە لاوازە ینی ململانێ دایمە چی حەسمی دەکا هێز حەسمی دەکات تاوان سوکرات دەڵێ ئایا ئەم دوانە یەکن بێگومان
لێرە باس لە هێزی فیزیکیە، یعنی بۆ نمونە ئەگەر بە پێی ئەمە بێ کەسێک دەچێت خەریکی ڕاضە و خەریکی فنونی هونەرەکانی جەنگۆوانەیە خۆی بەهێز دەکە، یعنی بۆەوەی ئەمە چاک بین دەبێت چی بکەین؟ دەبێت بچین فێری هونەری شەڕ بین. بۆچی؟ چونکە چاکی لە بەهێزیدایە. و جەنگاوەرەکان چاکن، ئەوەی جەنگاوەر نەبێ چاکنی هەرەوە ئەوەندەش نییە کە تۆ دەبێت بەهێز خۆت بەهێزکەی، دەبێت بتانی خەڵکی لاوازیش بدۆزیتەوە بچی شەڕی پێ بفرۆشی و زاڵبی بەسەریا، چونکە ئەگەر زاڵ نەبی ینی چی؟ ینی قانونەکەی سوشت جێبەجێ نەکردووە. لەبەرەوە مەوزوعەکە هەر بەهێزیەکە نییە، چیشە؟ زاڵبوونەکەشە، دەبێت زاڵیش بیت. یعنی قانونی سروش لێت دەخوازێ تۆ ئەوی تر داگیرکەی، و لێت دەخوازێ فرسەت بێنی ئەوەی کە لاوازە لە دەوروبەرت هەمووی زاڵوی بەسەریا و ملی پێکەچکەی بۆ خۆت. و ئەم جۆرە لە تەسەور داوای کۆیلایەتی لاوازەکان دەکا بۆ بەهێزەکان، و ئەوەی ئازادە دوجار تاکە کەسێکی بەهێزە، ئەم کەسە ئازادە، بەس هەموو ئەوانی ترچین کۆیلن. لێرەوەیە تەبەنە هینە دێنێت دەڵێ ئەوانەی خەڵکی عام ئەوانەی لاوازن داوای یەکسانی دەکەن، فەرزەن داوای یەکسانی لە دەسەڵاتدا دەکەن. بۆچی؟ چونکە حەسوودی بە بەهێزەکان دەبن، خۆیان ناتوانن وەکو ئەوان بن، بۆیە دەیانەوێت ئەوان بێنە خوارێ تاوەکو یەکسان ببنەوە لە دەسەڵاتە، یەکسان ببنەوە لە مڵکە. ئەمە هەمووی ئەو بە ئایدۆلۆژیایی مۆزوعی یەکسانی بە ئایدۆلۆژیای کەسە لاوازەکانی دەبینێ، و تەبیعەش لەگەڵ ئەو لاوازانانیە کە داوای یەکسانی دەکەن. تەمان سوکرات لە ڕێگەی ئەمەوە ئەو پارادۆکسە دەدۆزێتەوە کە لە ناو چیایە؟ لە ناو بیرکردنەوەکەی کالیکلیسایە، چونکە کالیکلیس دەڵێ مۆزوعی یەکسانی فکرەیەکە لاوازەکان دایان هێناوە بۆ ئەوەی هێزی پێ ناشرین بکەن، بۆ ئەوەی ناشرینە بیدەنە پاڵ هێز و بیدەنە پاڵ بەهێزەکان، بۆ ئەوەی کەس جورەتی ئەوە نەکا بەهێز، ئەوەی کە بەهێزە بەهێزیەکەی خۆی نیشاندا، لەبەر عیبە و عارە بیشارێتەوە بەهێزیەکەی. چونکە ئەوەی بەهێزە ئەمان دەڵێن ستەمکارە، خراپە، و مەفهوم مەوزوعی ستەمکاری و ئەم فکرانە هەمووی لاوازەکان دروستیان کردووە. ئەوانە لە ئەسڵا مەوزوعی ستەمکاری وجودی نییە، و ئەم گوشەی ستەمکاریە کە ئەوان بەکاری دێنن، ئەوان بۆ ئەوە بەکاری دێنن قانونی یاسای سروش پەک بخەن، و بۆ بەکاری دێنن کە ئەوانەی بەهێزن واز لە جێبەجێکردنی یاسای سروش بێنن. لەبەرەوە ئەوانەی ئەم داوایان هەیە دژی چین؟ دژی سروشتن. باشە بزانین تەمان ئەگەر بیرتان بێ لە گفتوگۆکەی لە قسەکانی کالیکلیس سوکرات بۆ تۆمەتبار دەکا کە تۆ یاریەکی زۆر ورد دەکەیت بۆ بەزاندنی بەرامبەرەکانت، کاتێکە قسە لەبارەی بابەتێکەوە دەکرێت کە ڕەبتی بە ینی سروشتیانە لە ڕوانگەی سروشتەوە بە پێی بنەمای سروشت باز دەکرێت، تۆ یەکسەر باز دەدەی دەچی بە پێی بنەمای یاسا، ینی یاسای عرف و عادەتی کۆمەلگا باسی دەکەی، ئەوەش بە پێی عرف و عادەت باسەکە دێتە پێشەوە دەیبیتە ناو سروشتەوە. لەبەرەوە لەم بینای یاری دەکەی لێکجی بەوەی ئەمەوە دروست دەکەی لە قسەکانی بەرامبەرتا کە لێکجیەکە دروست کردە و کاتە دەخێتە ناو داوەکەوە و لە پەلوپۆی دەخەیت و وای لێ دەکەی کە ئەو نەتوانێت هیچ بەرگرێک لە فکرەکانی بکە، لەبەرەوە من ناکەومە ناو داوەکەیتەوە. بەس بزانین سوکرات چی دەکات، یعنی ئەو وا دەزانێت خەتای سوکراتە، یعنی کێشەکە لە سوکرات ئایا ئەوان بیرکردنەوەکەیان لێکجیتیایە، یعنی گوناحەکە دەداتە پاڵ سوکرات على ئاساس سوکرات ئەمە شتێکە بۆ ئەوانی دروست دەکات، ئەوانە لە ناو بیرکردنەوەکانی ئەوانە چی نییە؟ لێکجی نییە. لە کاتێکە خۆی لە ناو بیرکردنەوەکە لێکجی هەیە، سوکرات تەنها چی دەکات؟ پەردەی لەسەر لا دەدا، ئەوان ئەو لێکجیە پەردە پۆش دەکەن بە شێوەیەک شتەکە دەڵێن کە ئەوانەی
دەی بیستن هەست دەکەن لێک دژنیە بۆچی چونکە حەز دەکەن شتەکان ئاوا بێت مادام حەز دەکەن ئاوا بێ توانای دەرکردنیان بە لێکجی نییە و بۆ ئەوان مەوزوع نییە ئەمە لێکجیتیایە یا لێکجیتیانە گرنگەوەیە ئەو قسانەی کە ئەوان دەیکەن بەدلی ئەمانن ڕەوایەتی دەدەن بە کاروکردەوەکانی ئەمانیانە ئەگەر ڕەوایەتیاندا بەکارو ئەوەی کە ئەمان حەزی لێ بیکە حەزیان لێ بیکەن ئەوە ئیتر ئەو قسانە قبولن ئەگەر ڕەوایەتی نەدا ئەوە قبول نین ئیتر ئەم قسانە لە خۆیانە لێک دژن یا لێک دژنین ئەمە بابەتی بیرکردنەوەی جەماوەر نییە جەماوەر ناگەڕێ بە شوێنەوە کە ئەمە فعلەن ئەم قسانە ئەساسێکیان هەیە ڕاستن وایە ئەو شتێک کە وتراوە یعنی لەگەڵ حەقیقەتە هەماهەنگە نا ئەم قسانەی کە دەکرێن لەگەڵ بەرژەوەندەکانی من هەماهەنگە لەگەڵ ئەوەی من حەزم لێیە هەماهەنگ دەبێتەوە ڕەوایەتی دروست دەکات بۆ ئەوەی کە من حەزم لێ بیکەم یا ڕەوایەتی دروست ناکات ئەگەر ڕەوایەتی دروست کرد بۆ ئەوەی کە من حەزم لێ بیکەم ئەوە قسەکان ڕاستن ئەگەر ڕەوایەتیشی دروست نەکرەوە ڕەدیان دەکەمەوە بەڵام سوکرات کاتێکە گوێ لە خوتبەکەی کالیکلیس دەگرێ وەکو جەماوەر گوێی لێ ناگرێت چونکە مۆزۆی سوکرات ئەوە نییە کە کالیکلیس بێ وەکو خەتی بێت ڕەوایەتی بۆ ئەو شتانە دروستکە کە خۆی دەیە بیکە وە سوکرات بۆ ئەوەی شتێک بکار ڕەوایەتی لە هیچ کەسێک وەرناگرێت نە لە جەماوەر نە لە کۆمەلگا نە لە خەڵک نە لە ڕەوایەتی لەوە وەردەگرێت لە زانینەوە وەری دەگرێت ئەگەر ئەو شتە حەق بوو وەزانی گەیشت بەوەی کە ئەمە ڕاستە ئیتر ئەوە ڕەوایەتی پێدەدا کە چی بکاوچی نەکە لەبەر ئەوە تەمان کەسێکیش دەتوانێت بگاتە ئەوەی کە دەرک بە و سەرچاوی ڕەوایەتیە بکە کەسێک دەتوانێت کە دەستبەرداری بەرژەوەندیەکانی بوو بێ بۆ ئەوەی کە ڕاستەقینە و حەقە یعنی ئامادە بێت حقیقەتی شتێک ئاشکرا ببێ ئەگەر بێت و ئەم خۆشی لە ناوچێت یعنی عاشقە حقیقەت بێت ئەوەی ڕێگری دەکات لەوەی ئێمە حقیقەتی شتێک نەزانین ئەوەی ئەو بەرژەوەندی وشتانەیە کە ئێمە پێوەیان بەسراوین پێوەیان بند بووین کاتێک چەند ئێمە لە کۆتوبەندی ئەم بەرژەوەندیانە ئازاد ببین ئەوەندە دەتوانین لە ناو بیرکردنەوە و لێکۆڵینەوە بڕۆین و بگەینە بنەمای ڕاستەقینەی ئەو شتانەی کە لە ڕواڵەتەکەیانە بۆ ئێمە دەرکەوتون لەبەرەوە سوکرات کاتێ دەکەوێتە پەیوەندی لەگەڵ گۆرگیاسا لەگەڵ کالیکلیسا یا گۆرگیاسا یا هەر کامیانە پەیوەندێکی زۆر جیاوازی هەیە لەو جەماوەرەی کە گۆرگیاس و ئەوان هەیەە و ئەمان ڕێکەوتنێک لە بینیانە هەیە بەس ئەم ڕێکەوتنە لە بینی سوکرات و ئەوانانیە لەبەرەوە سوکرات بە ئاسانی دەرک بەچی دەکا بەو لێکدژە دەکا کە لە قسەکانی کالیکلیسا هەیە زانین لێکدژەکە چۆن دەدۆزێتەوە تامان کالیکلیس پێی وایە قانونی عرفی لەگەڵ قانونی سروشتی وەکو خۆی ناوی لێ ناوە تاوانەوەی ئەو ناوین لێ ناوە قانونی سروشتی لە ڕاستیە قانونی سروشتی نییە بەس ئەم وای لێ ناو لێ ناوە ئەو لە نێوان قانونی سروشتی یا لەگەڵ عرفا یا لە نێوانەوەی سروشتیە و ئەوەی عرفیە لێکدژەیە ینی ئەوەی بە سروش ڕەوایە بە عرف ناڕەوایە ئەوەی بە عرف ڕەوایە بە سروش ناڕەوایە سوکراتیش ئەڵێ تۆ یاری ئالێرا دەکەی بە سوکرات دەڵێ چونکە ئەوەی کە بە پێی عرف بۆ نمونە چاکە بە پێی سروش خراپە کەسەکە بە پێی سروش ساغی دەکاتەوە خراپە کەچی تۆ دەیبیت ڕێک دەیخێتە ناو پێوە ناو عرفەوە ئەوەی نیشان دەدەی کە چاکە چونکە لە عرفەوە چاکە هەل لەمەوە کە پێی وایە سوکرات لێکژی دەخاتە ناو تەسەورەکانی ئەوان هەل لەمەوە سوکراتیش دێت ئین دەکات وەکو بڵێ ئەوە ئاشکرا دەکات کە لێکدژیەکە من دروستی ناکەم لە ناو خۆتان قسەکردنی خۆتانە هەیە لێکدژیەکە لەکوێوە دێنێت تامان لەو مۆزۆی یەکسانەوە دێن ئەوەی کە دەڵێ ئەوانەی داوای یەکسانی دەکەن لاوازەکانن و ئەوانە عرفێکیان داهێناوە و کۆمەڵە شتەیە ئیتفاقیان لەسەر کردو بۆتە عرفێک و ئەم ئیتفاقی کە ئەوان کردویانە بۆ چییە؟ بۆ ڕێگەگرتنە بۆ ڕەوایەتی سندنەوەیە لەو بەهێزانەی کە
قانونی سروش ڕەوایەتی پێداون، ینی سروش ڕەوایەتی پێداون شتێ بکەن ئەمان با قانونێکی تر کە عرفە ڕێککەوتنی ئەوانە ئەم قانونەیان لەغوو کردوێتەوە. بەڵام سوکرات لێرە ساقی دەکاتەوە ئەوەی ئەو خۆی بە عرف ناوی دەبا لەگەڵ ئەوەی کە بە سروش ناوی دەبا هەردووکیان لە بە پێ قسەکانی خۆی بێ ئەم دوانە هەردووکیان شتێکەیە بەڕاستی دەزانن. لە کاتێکا وتوێتی ئەم دوانە دژی یەک دەدوێن تەمان هەر بە پێ قسەکانی خۆی نەک بە پێی ئەوەی کام شتێکی زیاتر بێنێتە ناو مۆزوعەوە. تەمان لە نەقدکردن و فەحەزکردنی بۆ چوونی ئەوی ترە نابێشتی شتێک بێنیتە ناوەوە کە لە ناو مازوعەکە خۆیانەبێ، ینی بۆی شتێک ڕەخنە بکەی دەبێت لە حدودی مۆزوعەکە خۆیان ڕەخنەی بکەی. فەرزان ئێستا کالیکلیس بۆ ئەوەی نەقدی سوکرات بکە نایە لە ناو ئەو مۆزوعی کە سوکرات تەرحی کردووە لە ناو تەرحەکەی سوکرات تا بێت لێک دژەکان بدۆزێتەوە نەقدی بکە، دەچێت لەکوێ چی دەکا دەچێت شتێکی تر دێنێ بەرامبەر ئەوی دادنێ لێرە بەرامبەر بوونەوە دووز دەبێت. بەڵام کاتێک ئێمە نەقدی فکرێک لە ناو خۆیان دەکەین چی دووز نابێ بەرامبەر بوونەوە دووز نابێ. بۆچی؟ چونکە من تێزێکی ترم لە بەرامبەر ئەوەدانە ناوە بڵێم ئەمەی من ڕاستەوە ئەوی تۆ غەڵەتە. تۆ لە ناو خۆیان چی دەکەی؟ لە ناو خۆیان فەحسی بۆ چوونەکە دەکەی. با بزانین ئێستا گوێ لە سوکرات دەگرین بزانین چۆن ئەم کارە دەکات. سوکرات باش ئەوەی ئەوە سروشتی نییە کە ژمارەیەکی زۆر لە خەڵکی بەهێستر و بەتواناتر بن لە تاقە مرۆڤێک. لە ڕاستیشدا خۆشت ئەوەت پێشتر وت ژمارەیەکی زۆر لە خەڵکی یاساکان بەسەر تاکە کەسێکدا دەسەپێنن. ئەلێرە باسی زۆرینە دەکا حتمما زۆرینەی خەڵکێکی زۆر لە تاکە کەسێک بەهێزترن. ئەی بەپێی ئەمە بێ زۆرینەی خەڵکە بەهێزەکەیە لە تاکە کەسێک کە لاوازەکەیە باشترە، مادام بەهێزترە باشترە. و لەبەرەوەی باشترە دەبێت تاکە کەس چی بکە قانونەکانی ئەوەی کە بەهێزەکە دایناوە یعنی ئەوەی زۆرینە دایناوە چی بکە جێبەجێ بکە. بۆ چونکە ئەمە قانونی بەهێزەکانە لاوازەکان دەبێت بە پێی قانونی ئەو قانونەی بەهێزەکان دایان ناوە هەرسوو کەوت بکەن. تەمان قانونی بەهێزەکانیش لە بەرژەوەندی خۆیان نادانداوە نەک لە بەرژەوەندی لاوازەکان. تەمان ئەوەی لە مۆزۆی دیموکراسیت هەیە ئەمە تەمان زۆر ڕەبتی بە دیموکراسیەتەوە هەیە. تەمان لە شوێنەکە بۆی دیموکراسی تووشی ئەم نەقدە نەبێتەوە لە تقریبا لە حەفتاکان بەرەوسەرەوە لە ئەوروپا ئەو فکرەیە هاتە ناوەوە کە دیموکراسی بەبێ ئەوەی کە هێز بداتە کەمینەکان ئەو کەمینانەی کە هەن. یعنی دیموکراسی کاتێک سیستەمێک دیموکراسیە دەبێ هێز بداتە کەمینەکان. یعنی زۆرینەکە دەنگ دێنێ و هین دەکات دەبێ لە یاساکانیە لە بەرژەوەندی کەمینەکانە یاساکاندا ڕێژێت، دەبێت کەمینە بپارێزێت. ئەمە تەوان چییە؟ ئەمە جۆرەکە لە تعدیل لە دیموکراسیە. ئەوە ناخۆی زۆرینەکە دەنگێنە زۆرینە یاساکان بە پێی بەرژەوەندی خۆی دادەنی. بۆ نمونە دابنێ کۆمەڵی خەڵکی کرێچی هەیە لەگەڵ کۆمەڵی خەڵکی خاوەن خان هەڵبژاردن دەکرێت خاوەن خانوەکان دەردەچن کرێچیەکان دەرناچن لە هەڵبژاردنە. ئەو کاتە بۆی قانونێک بۆ کرێچیەتی و پارەی کرێچیەتی دابندێ ئەی دەوڵەمەندەکان کاتێکم یاسایە دادنێن قابلە لە بەرژەوەندی ئێنەکان ناداینێن کرێچیەکانە. ئەی بە جۆرە قانونەکە دادەنێن کە لە مەسلحەتی خۆیان نابێت. و ئەمەش ئێمە بینیومانە قانون جاری وایە بۆ داڕێژاوە لە مەسلحەتی چیە کرێچیەکە جاری وایە داڕێژاوە لە مەسلحەتی خاوەن خانوەکە. یعنی یاساکە بە جۆرێک بۆ بەرژەوەندیەوی تر کەوتوێتەوە. بەڵام دیموکراسیەت بۆی تعدیل بکرێت دەبێ ئەگەر هاتوو خاوەن خاوەن خانوەکان دەرچوون دەبێت قانونەکە بە پێی چی داڕێژن
بەپی بەرژەوەندی کرێچیەکان داڕێژن. ئەمە تەبان تعدیلکردنی دیموکراسیە، ینی تعدیلکردنی ئەمەیە کە لێرە هەیە زۆرینە یاسا دادنێت. تەبان ئەوەیە کالیکلیس دەڵێ زۆرینە عرفێک دادەیەنێ دژی بەهێزەکان. جا لێرەوەی تر کێشەکە دروست دەبێت. زانین کێشەکە چییە؟ ئایا حەسە بە قسەکەی کالیکلیس خۆی سروشت و عادەت دژی یەکن؟ ئەوەی کە ئەو پێ دەڵێ سروشت تەبان ئەوەی کە ئەویش پێ دەڵێ یاسا و عرف. ئێستا باسی ئەوەی کرد کە زۆرینە بەهێزە، کەواتە زۆرینە زاڵ دەبێت بەسەر تاکە کەسا. بۆچی؟ چونکە تاکە کەس بێهێزە. بەڵام زۆرینەش کە زاڵ بوو بەسەر تاکە کەسا بە قانونی سروشتیە حەقی خۆیەتی چاک دەکا کە زاڵ دەبێت بەسەر تاکە کەسا. بۆچی؟ چونکە بەهێزترە. مادام بەهێزترە چاکترە، مادام چاکتریشە دەبێت یاساکانیشی چاکترن لە یاساکانی تاک، لەبەرەوە دەبێت تاک لە ژێر حکم یاساکانی زۆرینە هەبێت. باشە، سقرات دەڵێ کەواتە یاساکانی زۆرینە زاڵترینی یاساکانن، ینی زۆرینە یاساکانی زاڵن بەهێزن بەسەر چیا؟ بەسەر کەمینە. کالیکلیس ئینکاریەوە ناکە وایە. بۆچی؟ چونکە زۆرینە کە تۆ ساغت کردەوە بنەماکە ئەوەیە زۆرینە بەهێزە. مادام زۆرینە بەهێزە و زۆرینە زاڵە کەواتە یاساکانیشی بەهێزترینی یاساکانن و زاڵترینی یاساکانن. تامان هەر لە مەشەوە حەسەب ئەو هینەی کە کالیکلیس دایڕشتووە دەتوانی بڵێ زۆرینە چاکترینیشە، چاکترە لەویتر لە کەمینە. بۆچی؟ چونکە زۆرینە بەهێزترە. یعنی هێزەکە بنەماکەیە، ئیتر ئەوانی تر زاڵیەتی و چاکیەکە وابەستن بەچیەوە؟ بەو بنەمایەوە. ئەگەر هێزە بوو ئەوە زاڵیەتی و چاکیش هەردووکیان هەن. سوکرات دەی گەروا بێت ئەوە یاساکانیان چاکە مادام لای تۆ چاکترینەوەیە کە زاڵترینە. کالیکلیسیش ئینکاریەوە ناکات، بەڵێ وایە. بۆچی؟ چونکە گەر ئینکاری بکات ژیە و هینە دەبێتەوە بنەمایی کە خۆی دایڕشتووە بۆ مۆزوعەکە کە بەهێزترین چاکترینە. بە پێی سروش بێت سوکرات دەڵێ ئەوە یاساکانیشیان جوانن چونکە زاڵترینی یاساکان. کالیکلیسیش دەڵێ بەڵێ. سوکرات ئەلێرا لێک دژەکەی کالیکلیس نیشان دەدات. ئەی تۆ خۆت نەدوت زۆرینە ڕەوایی لە یاساکانیدا دەبینێ و ستەمکردنیش لەلایەن قێزەوەنترە لە ستەم لێکران؟ ئەمە ڕاستەیانە. چونکە لای کالیکلیس ئەوەیە سوکرات بەوە تۆمەتبار دەکات کە تۆ دەڵێی ستەمکردن قێزەوەنترە لە ستەم لێکران، ئەڵێ ئەمەی کە تۆ دەیڵێ ئەوە قسەی زۆرینەیە. زۆرینەش لاوازەکانن. زۆرینە لاوازەکانن. ئەمەیان دروست کردووە بۆ ناشیرینکردنی زاڵیەتی. ئەی لەم لا ئەو ساغی کردەوە زۆرینە بەهێزە، زۆرینە لاواز نییە. ئەی لە کاتێککە ئەم زۆرینەی وانیشان داوە چییە؟ زۆرینە با لە لاوازەکانیش بن، بەڵام کە زۆرینە بوو چی؟ بەهێزترن لەوەی کە وەکو تاک بەهێزترە لە هەر تاکێکیان. کەواتە زۆرینە بەهێزەکەیە. کەواتە ئەو یاسایانەی دایناوە هی چییە؟ هی بەهێزەکەیە نەگی لاوازەکە. بەڵام کالیکلیس وای داناوە، یعنی کالیکلیس فێڵەکەی کردووە لەبەر ئەوەی حسابی تاکی کردووە، هێزی تاکەکەی کردووە، تاکێک بەرامبەر تاکێک. فەرزەن تۆ تاکێکی بەهێزە دەیە، ئەم تاکە بەهێزە لە بەرامبەر زۆرینەیەک لە بەرامبەر هەر تاکێکیانە خۆی تەنیا دەتوانێت چی بکە؟ دەتوانێت زاڵ بێ بەسەریە. بەڵام کاتی ئەمانە ئیتیفاقیان کرد ئیرادەیەک ئاراستەی هێزی هەموویانی کرد، ئەو کاتە چییە؟ ئەو کاتە ئەمە هەر هیچ نییە هێزی لە چاو ئەو زۆرینە. بۆچی؟ چونکە هێزەکانی ئەمان هەمووی یەک ئاراستە وەردەگرێ و یەک ئیرادە ئاراستەی دەکا و ئەم یەک ئیرادەیە کە بەم گەلە خەڵکەی وت بچن ئەوە وێرانکەن وێرانی دەکەن و ئەمەش کە بەهێزە بەرامبەر هەر تاکێکیان چییە؟ ناتوانێت خۆی ڕاگرێ. یعنی لێرە چی کردووە؟
هاتووە بنەماکەی لەسەر ئەساسی تاک داڕشتووە بەڵام ئەو بردوویەتی ئاستی گشت یعنی لە گشتی شایەنی کردووە بۆ نمونە ئەگەر دوو تاکە بن یەکێکیان بێز بێ یەکێکیان لاواز بێ ئەوە بەهێزەکە یاسا بۆ لاوازەکە دادەنێ وەزاڵ دەبێ بەسەر یا و دەبێ پەیڕەوی یاساکانی بەڵام ئەم دەڵێ زۆرینەی خەڵک لاوازن بەڵام زۆرینەی خەڵک کە کۆبوونەوە و ڕێککەوتن و یاسایان دانا و ئێتیفاقیان کرد لەسەر ئەوە کەس بۆ نمونە ستەمکردن شتێکی خراپە کە زەونە تۆ زیاترە دەبێ خراپە دەبێ یەکسانبی ئەو کاتە ئێتیفاقیان کردووە کە ئێتیفاقیان کردووە یانی چی؟ یعنی هێزەکانی هێزی هەمویان بووەتەوە بە یەک هێز و یەک ئیرادە ئاراستە دەکات کەواتە ئەمانە بەهێزترن لە چی؟ لە تاکەکە کە بەهێزتر من ئەوە بەپێی قانونی تەبیعە بەپێی ئەو یاسایی کالیکلیس ناویناوە یاسای تەبیعە یاساکانیشان چین؟ یاسا بەهێزەکانن مادام بەهێزەکانیشن باشترینەکانن باشترین یاسایە مادام باشترینیشە ئەیە خوار کالیکلیسیش دەڵێ بەپێی ئەم یاسایەیان کە خەڵکە زۆرینەکە دایناوە ستەمکردن قەزەونترە لە ستەم لێکران بەڵام لای کالیکلیس ستەمکردن قەزەون نییە ئەلاساس بەپێی یاسای سروشت کەواتە لێرە چی دووش دەبێت لێکجی دروست دەبێت کەواتە هەم بەپێی یاسای سروشت و هەم بەپێی یاسا عورفیەکەش چین ستەمکاری قەزەونترە ستەمکردن قەزەونترە لە ستەم لێکران ئەمە تەبەن هەمووی هینە ینی هاوکێشەیە هەمووی لە ئەندازەیە ینی ئەمە جەدەلێکی ئەندازەیە ینی بیرکردنەوەی سوکرات بیرکردنەوەیکی تەواو هەندەسی ینی بە لە بریدانان و پێدرا و ئەمانە کار دەکات و لێرە بە شکلێکی زۆر هەندەسی مەزبوط سوکراتەوەی ساخ کردەوە کە لێکدژی لە ناو قسەکانی دوا هەیە هەر بەپێی قسەکانی خۆت بێ ئەمانە لەبەرەوەی زۆرینن لەبەرەوەی زۆرینەن بەهێزن لەبەرەوەی بەهێزن کەواتە دەبێت سروش لەگەڵ یانابێ کەواتە دەبێ ئەو قانونەی دایان ڕش قانونێکی سروشتی بێ دێ قانونەکەی ئەوانیش وەکو خۆت دەڵێ ئەوەیە کە داوای یەکسانی دەکرێت و ئەوەیە کە ستەمکردن بە ناشرینتر دەزانرێت لە ستەم لێکران کەواتە ئەوەی کە دەڵێ ستەمکردن ناشرینە لە ستەم لێکران ئەوە هەم عورفیشە و هەم سروشتیشە ئەگەر بە پێ قسەکانی تۆ کەواتە لێرە ئەوەی عورفیە لەگەڵەوەی سروشتیە چینی لێکدژنی لە کاتێکا تۆ دەڵێیت لێکدژن و بۆی ئەم لێکدژیەوە تۆ یاری دەکەی لەمیان دەچی بۆ ئەویان بەڵام من لەمیان ناچم بۆ ئەویان ئەوە تا ئەلێرا حەسە بە قسەکانی خۆت ئەوەی کە سروشت دەیخوازێت قانونە سروشتیەکان ڕەوایەتی پێدەدەن بەڕاستی دەزانن قانون عورفیەکەش ڕەوایەتی پێدەدا هەر بەپێی ئەوەی کە خۆت وتت اینجا تاوان لێرەوە کە دێنێت ئەم لێکدژیەکە ئەوە دیاری دەکا دەڵێ تۆش بەوەی شەرمگرتنە ساختەکەوە یعنی وەکو گۆرگیاس و پۆلس لە قسەکەت پەشیمان نەبیتەوە زۆرینە ڕەوایی لە یەکسانیدا دەبینن یا لە نایەکسانیدا ستەمکردن لایەن قەزەونترە یا ستەم لێکران هینەکە دووبارە دەکاتەوە بۆی تکایە کالیکلیس خۆت لە وەڵامدانەوەی پرسیارەکانم مەگرەوە چونکە گەر تۆش هەمان ڕای منت هەبێ ئەوە لەلایەن کەسێکەوە کە دەزانێت چۆن ڕەوا لە ناڕەوا جیا بکاتەوە ڕاستی بۆ چوونەکەم تەواو سەلمێنداوە ینی لە ڕێگەی تۆوە کە تۆ بەردی تاقیکردنەوەکەیت ئەگەر تۆ ئەنکەیت ئەوە ساخ دەبێتەوە کە فعلەن ئەوەی من دێڵێم ستەمکردن لە ستەم لێکران قەزەون ترە کالیکلیس باشەوە من بە بەڵێ وەڵامت دەدەمەوە لە ڕاستیشدا زۆرینە هەروای دەبینن جارە هیچ تاکو کالیکلیس دەرکی بەوە نەکردووە کە هەنێ و لێکدژیەی سوکرات دیاری کردووە هیچ تاکو دەرکی پێ نەکردووە اینجا سوکرات دەڵێ گەر ئەمە وابێتەوە تەنها بەپێی یاسا ستەمکردن قێزەونتر نییە لە ستەم لێکران و هەر تەنها بەپێی یاسا ڕەوایی لە یەکسانیدا نییە بەڵکو بەپێی سروشتی شەرەماشدا یعنی ئەگەر ئاوا بێ کەواتە بەپێی سروشتیش یەکسانی ڕەوایە بۆچی چونکە زۆرینە بەهێزترە و سروشتیش لەگەڵ زۆرینەیە و زۆرینەش داوای یەکسانی دەکا کەواتە
یاسا ئەوەی یەکسانیە کە تۆ بە ناسروشتی دەزانی بە عادەتی دەزانی بە یاسایەک دەزانی کە ئینسانەکان دایانناوە ئەوی تر سروش دایناوە ئەیکەواتە بە پێی ئەمە بێت یەکسانیش چییە؟ یەکسانیش قانونێکی سروشتیە. ئەڵێ لە کاتێکدا تۆ بە بەڵگەی ئەوەی کە یاسا و سروش لەگەڵ یەک دش دەبنەوە منت لەسەر ئەوە سەرزەنش کرد کە من ئەو ڕاستیە دەزانم بەڵام بەنیازێکی خراپ گفتوگۆ لەگەڵ کەسەکان دەکەم و ئەوەی ئەوان بە پێی سروش قسەی لەبارەوە دەکەن من دەیگەڕێنمەوە بۆ یاسا و ئەوەی ئەوان بە پێی یاسا قسەی لەبارەوە دەکەن من دەیگەڕێنمەوە بۆ سروشت. بەڵام ئەوەی کە ڕۆشنم کردەوە ئەوە نیشان دەدا کە من شایستەی ئەو سەرزەنشکردنەی تۆ نەبوو. ینی تۆ ئەو شتانەی کە کردت ئەو ئەساسەی دادنا بۆ سەرزەنشکردنی من ئەوەی کە سەلماندت لە ئەساسەوە ئەوەی کە سەلمان تو سەرزەنشتی منت پێ کرد ئەو هەر خۆی لە خۆیان تەواو نییە لەبەرەوە تۆ حەقی ئەوە نییە لەسەر ئەساسی ئەوەی کە سەلماندووتە وانە بێی سەرزەنشتی من کرد لەبەرەوە نەتوانێەوە بیسەلمێنی وامە لێک جیتیایە.